زێر لە ژێر دەستی دۆلاردا کەوتە لەرزین و دەرەوشانەوەی لەدەست دەدات پێش بڕیاری پێشبینی کراوی ڕێژەی سوود. ڕۆژی سێشەممە زێر بۆ چوارم جار لەسەر یەکدابەزینی بەخۆیەوە بینی. ئەمەش بەهۆی بەهێزبوونی دۆلار و کاڵبوونەوەی چاوەڕوانیەکانی دابەزینی ڕێژەی سوودی ئەمریکا لە مانگی داهاتوودا. ئێدوارد میر شرۆڤەکار لە کۆمپانیای مارکس پێی وایە بەهێزی دۆلار و کەمبوونەوەی پێگە جانبازیەکان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بازار دەخاتە قۆناغێکی چەسپاندنەوە. مەهێڵە هەڵاوسانە توندەکانی بازاری زێر ببێتە هۆی ئەوەی دەرفەتی وەبەرهێنانی بەڵێندەر لەدەست بدەیت بە تایبەت لە ئێستادا کە ئینڤست پرۆ بە زمانی عەرەبی بەردەستە. بەهێزترین ئامڕاستان پێشکەش دەکات بە ڕێژەی داشکاندنی لە سەدا 25 لە ڕێگەی وارن AI دەتوانیت پێوەرە ئابووریە گەورەکان و کاریگەریەکانی راپۆرتی هەلیکارەکانی ئەمریکا لەسەر ڕەوتی زێر شی بکەیتەوە. ئەمەش ڕێگەت پێدەدات بڕیاری ئاگدارانە لەوە بەرهێنان بدەیت لە کاتێکدا چاوەڕێی داتا سەرەکیە ئابووریەکان دەکەیت. کاریگەری دۆلار و ڕێکەوتنی داخستنی حکوومەت. نرخی دۆلار لە بەرامبەر سەبەتەی دراوەکاندا سەقامگیر بوو. دوای بازدانێکی تند لە خولی پێشوودا ئەمە ژوای کرد زێر بۆ خاوەن دراوەکانی دیکە گرانتر بێت. هەفتەی ڕابردوو یاسادانەرانی ئەمریکا گەیشتنە ڕێکەوتنێک بۆ کۆتایی هێنان بە درێژترین داخستنی حکوومەت لە مێژووی ئەمریکادا. داخستنێکیش لەو ماوەیەدا نەبوونی زانیاریە فەرمیەکانی ئابووری چاوەڕوانیەکانی کەمکردنەوەی ڕێژەی سوودی بانکی لە مانگی کانونی دووەمدا کەم کردەوە. فیلیپ جێڤەرسۆن جێگیری سەرۆکی یەدەگی فیدراڵی ڕۆژی دووشەمە ڕایگەیاند بانکی ناوەندی ئەمریکا پێویستی بە هێواشی بەردەوام دەبێت لە کەمکردنەوەی ڕێژەی سوود. ئەمەش چاوەڕوانیەکانی بازار کەم دەکاتەوە بۆ کەمبوونەوەی دیکە لە مانگی داهاتوودا. زێڕی بێبەرهەم چاوەڕێی داتا سەرەکیەکان دەکات. ئەو زێڕەی سوود پێشکەش ناکات بە شێوەیەکی گشتی سوود لە کەمی ڕێژەی سوود و ماوەکانی نادڵنیایی ئابووری وەردەگرێت. بازارەکان لەم هەفتەیەدا سەرنجیان لەسەر داتاکانی ئەمریکایە بە تایبەتی راپۆرتی وەکو فەرمانە نەخشوکاڵیەکانی مانگی ئەیلول کە بڕیارە ڕۆژی پێنجشەممە بڵاو بکرێتەوە بۆ وەرگرتنی ئاماژە سەبارەت بە تەندروستی گەورەترین ئابووری لە جیهاندا.